بەداخەوە کە یەکێک لە پرۆژە پەکەوتەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان و ئێمە وەکو بەڕێوەبەراتی شارەوانی ڕانیە دووسایی ناو بازاری ڕانیەیە بە دڵنیایی ئێمە هەموو هەوڵێکمان خستوتەگەر ئێستا بە قەرەبووی عینی یاخود بە قەرەبووی مڵکی دەمان هەوێت ئەو دوکانانەی کە لەوێ ماون قەرەبوویان بکرێتەوە و بەشێکی زۆریش لە 60 تا 70 مڵک دراوە بە هاوڵاتیان و ئێستا تەنها کێشەی ئەو کرێچیانە ماماوە کە لەوێدا ماونەتەوە و بۆی بتوانین دوکانەکان بڕوخێنین و بودجێش لە ساڵی ڕابردوو 2019 بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بودجەی دروستکردنی پرۆژەکەش ملیارێک و نزیکەی 900 ملیۆنی تەرخان کرد بۆ دووسایدەکە بەڵام بەداخەوە تا ئەو مانگەش ئێمە نەمانتوانێت و دوکانانە بڕوخێنین و دەستکەین بە دووسایدەکە ئینشاڵڵا ئەم تۆزەی کە ماویشە و لە 60 قەرەبووی هاوڵاتەکانیش دراوە و مڵک بۆ ئەوانی دیکەش ئامادەکراوە کە بە شێوەی پێشتر قەراروا بوو بە بودجەی وەزارەتی دارایی کە 5 ملیار دینار مابوو قەرەبوو بکرێنەوە بەڵام بەداخەوە ئەو قەیرانێکە بەسەر حکوومەت داهات شاری ڕانیەش و دووسایدەش بێبەش نەکرد لەم قەیرانەکە بەریکەوت. ئاڵوگۆڕی سەرۆکی شارەوانی کاکسەدا نزیکەی 6 ساڵ و 5 مانگێکە کە خزمەت دەکات لە سەرۆکایەتی شارەوانی ڕانیە و خزمەتێکی بەرچاوی شاری ڕانی خۆشەویستی کردووە بە دڵنیایی گۆڕانکاریەکەی ئەنجام درراوە تەنها لەسەر داوای خۆی کە چەند ڕۆژێکی پێویست بووە ئەو عوتڵە و پوشوانی سەر و ساڵیشی بەسەرداهات بە بۆی دەست لە کار هەڵگرنی بۆ بکرێت و کەسێکی تر لە جێگەی بەڕێزیان دەست بەکاربی ئینشاڵڵا لەم هەفتەی داهاتوودا کارەکانی خۆکۆکردنەوە حیسابات و ئەوەی کە خۆی هەیە ئەنجامی دەدات و ئاڵوگۆڕەکان ئەنجام بدرێت.